virus's genetic material. A single بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کرد دەواازە سنووری نێودەوڵەتەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران بەڕووی گەشتیاراندا دابخات. بەڵام هەتا ئێستا جموجۆڵی بازرگانی لە خاڵی سنووری نێودەوڵەتی باشماغ بەردەوامی هەیە و بۆ هۆیەوە قەرباڵخێکی زۆر بە ڕێگەوبانی ئەو سنوورەوە دیارە و ڕۆژانە شۆفێرێکی زۆری ئێرانی دێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. مەرزەکە خوبە، مەرزەکە فقط باشە، مشکلی نییە، فقط ئەی کۆرۆنا کاری کردێ کەمی شلوغە مەرزەکە، مشکلی نییە، فقط تێمن دەستگا گرنەوە تێوەرەمان تستا گرن، مشکلی نییە. ئەمە ئازمایشە گرن. ئێرانیش هەی ناو تێران و قوم و یانە کەمی کۆرۆنا هەست، فقط بۆ کرماشاوێنان ناتێ فیلەن. ئەوەی جێگەی نیگەرانیە بۆ هاوڵاتیانی قەزای پێنجۆن ئەوەیە کە شۆفێرانی ئێرانی بۆ کڕینی پێداویستی و خواردنی ژەمەکانیان سەردانی بازاڕی ئەو قەزایە دەکەن و بۆ هۆیەوە نزیکبوونەوە و تێکەڵبوون دروست دەبێت. ئەوە جێگەی مەترسیە بۆ هاوڵاتیانی ئەو سنوورە و داواکارن هەرچی زووە جموجۆڵی بازرگانی بە شێوەیەکی کاتی ڕابگیرێت تا ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێرانەوە بە شێوەیەکی تەواوەتی نەگواسرێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر مەرزەکانیش داناخەن بەڕاستی ئەبێ بە ڕێکارێکی تەندروستی زۆر گرنگا بێ ڕێگە لەو شۆفێرانە بگیرێ کە تێکەڵ بە هاوڵاتیان نەبن لانی کەم کە ئێنە ئەم دی و یعنی پشکنینێکی باشی تەندروستیانیان بۆ بکرێت کاکە ئەمە موچەن نیە خاتری خەڵە بگری ئەم ڤایرۆسە چەندێک لە من نزیکە ئەوەندە لە بەرپرسانی سەری ئەم وڵاتە نزیک. قایمقامی پێنجۆن لە بەر نەبوونی کەرەنتین لە سنوورەکە ئەگەر گومانیان لە هەر هاوڵاتێک هەبێ داوا ڕەوانەی کەرەنتینی سلێمانی دەکەن و لە دەسەڵاتی ئەوانیشدا نییە خاڵی سنووری باشماغ دابخەن. سەبارەت بە هاتنی شۆفێرانی ئێرانی قایمقامی پێنجۆن وتی سەری خۆیان لەو مەترسیە ئاگادار کردووەتەوە، بەڵام هەتا ئێستا شۆفێران بە ئازادانە و بەهێژ ڕێگریەک بە ئاسانی هاتوچۆ دەکەن. هەوڵێن نێنە ناو شارەوانی کە ئێنە ناو شارەوە دووریانە خێنەوە لە شاری پێنجۆن، بەڵام ئەمڕۆ ئێمە کۆبوونەوەمان کردووە وەلایەنە معنیەکانمان ڕاستپاردووە بە تایبەتی سەحەی پێنجۆن کە تیمی تایبەت دروستکەن لە دەروازەی هاتنە دەرەوەی باشماغە هەموو کەسانی کە ئێنە ناو هەرێمی کوردستانەوە ئێتر بار هەڵگر بێت بازرگان بێ هاوڵاتی بێ فەرمانبەر بێ لە قسەشمان لەگەڵ سەحەی سلێمانی کردووە کە ئەمانە تاقیم بکرێن ئەمجا داخڵ بکرێن. مەرزی باشماغ لە قەزای پێنجۆن هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێراندا گەرچی حکوومەتی هەرێم دژی ڤایرۆسی کۆرۆنا ڕێوشوێنی گرتووەتە بەر، بەڵام هاوڵاتیان داواکارن لەلایەنی پەیوەندیدار ڕێوشوێنی پێویست و تونند و تۆڵتر بگرێتە بەر. سوێی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پێنجۆن.